مۆبایلی بەردەستمان ڕاستە سوودی زۆرە و کاراسانی زۆر بۆ کردوین لە زۆر ڕوەوە خێرا کارەکانمانی پێجێبەجێەکەین بەڵام ئەکرێت بڵین نەک بۆ کۆمەڵگەی کوردی لە تەواوی دنیادا بۆتە بارگرانی بۆتە ماڵوێرانی بۆ هەندێک لە خێزانەکان و لێکترازانی خێزانەکان کە کاریگەری خراپی هەیە و هۆکارەکەشی تەنیا ئەوەیە کە نەزانین بەکاری بێنین یان خراپ بەکار بهێنرێت و خراپ مامەڵەی لەگەڵا بکەین. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ئێستادا بە هاوکاری دەستگای میدیای کورسات و منداڵپارێزی کوردستان و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان و تونند و تیژی خێزان لە سلێمانی هەڵمەتێکیان هەیە بە ناوی چۆن خێزانەکانمان بپارێزین یان خێزانەکانمان ئەپارێزین کە چەند شار و شارۆچکەیەکی گرتووەتەوە و هەڵمەتێکی فراوانیان دەست پێ کردووە و کار بۆ کەمکردنەوەی کاریگەریە خراپەکانی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانەکان. میوانداری زۆر بەڕێز ڕایت ڕاستپریا بەرپرسی ڕاگەاندن لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان و خێزانمان کردووە. سڵاوت لێ بەخێربێ خاتوڕاست. سڵاو لێ بەخێربێ. سەرەتا بابەسێکی هەڵمەتەکە بکەین. هەڵمەتەکە پێک هاتووە لە چی و چالاکیەکانتان چی؟ بەڵێ. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە دیارە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی توندی دژی ئافرەتان و خێزانی سلێمانی و تەواوی توندتیژیەکانی تر بەردەوامین لە کار و چالاکیەکانمان و وێڕای ئەوەی کە ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێەکەین چەندین چالاکی و سیمینار و وەرکشۆپمان پێشکەش کردووە و هەر لەو ڕانگەیەشەوە هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونی توندتیژی دژی ژنانمان هەیە کە هەڵمەتێکی گشتگیرە و سەرجەم جیهانەگرێتەوە لە 25 نۆڤەمبەرە دەست پێ دەکات تا 10 دیسێمبەر بەڵام خۆشبەختانە ئێمە بەوە نەوەستاوین توانیمان بە هاوکاری دەستگای میدیای کورسات و مناڵپارێزی کوردستان ئەم هەڵمەتەش ڕابگەین کە هەڵمەتێکی زۆر ئەتوان تا بڵم ڕادەیەکی پێشکەوت و سەرکەوتووە. زۆر باشە خات و ڕاست ئێوە چۆن ئەتانەوێت بیری تونند و تیژی لە ڕێگای ئەمەرە ئەلکترۆنیەکانەوە لای هاوڵاتیان کەم بکەنەوە بە چ ڕێگایەکەوە؟ هەروەک وتم ئەم هەڵمەتانەی کە ئێمە ڕایانەگەێنین بەڕاستی کار ئاسانیکی زۆر باشەکە هاوڵاتیان لە ڕێوە بتوانن هەم بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە بناسێن و هەم بزانن کە زیان و سوودەکانی مۆبایل چیەوە ئاشناکردنیان بە یاسای کە بەشداریەکەن کێن. بەڵێ ئەوانەی بەشداری ئەکەن ئێمە ڕامانگەیان چونکە ئێمە سەرەتا فیلمی 7:30 پێشکەش ئەەکەین کە ئەمێ باسی ئەو فیلمە بکەم. فیلمی 7:30 بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی توندتیژی لەگەڵ دەستگای میدیای کورسات خۆشبەختانە کە بەردەوام دەستگای میدیای کورسات پاڵپشتی کار و چالاکیەکانی ئێمە بووە. فیلمی 7:30مان بەرهەم هێنا کە باس لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەکە و گواستنەوەی دڵنگی ئەو کچ و ئافرەتانەی کە گیرۆدەی دەستی کەسێکن کە هەڕەشیان لێ ئەکات چۆن بگەنە چۆن بگەنە چارەسەری کێشەکەیان. هەر بۆیە لەم هەڵمەتەشە هەڵمەتی خێزانەکانمان دەپارێزین کورتە فیلمی 7:30 پێشکەش ئەەکەین سەرەتا و دواتر وەکو گفتوگۆیەکی کراوە ئێمە ئەنجام ئەین لەگەڵ بەشداربووانەوە ئەو بەشداربووانش کە لەوێن سوودمەندم بڵین لە تەمەنی 15 ساڵەوە هەتاکو بەرەو سەر. باست لە نمایشکردنی فیلمی 7:30 کرد تا چۆن ئەتوانێت لە ڕێگەی ئەم کارە هونەریانەوە تۆ بتوانیت ئاستی هۆشیاری هاوڵاتیان زیاتر بکەیت چونکە ڕەنگە زۆر کاتۆ لە ڕێگەی بینینی کورتە فیلمێکەوە بە یاخود هەر بابەتێکی تری هونەریەوە بێ پەیامەکە باشتر بدات. طبعا کورتە فیلمی 7:30 ئەتوانم بڵێم زۆربەی پەیامەکانی تایە ینی زۆر بە ئاسانی پەیامەکەمان ئەگاتە هاوڵاتیان ئەمە لەوە باشترێکە کە من بەدەمی باسی گیرۆدە و گیر و گرفتەکان بکەم کە لە ڕێی نمایشی ئەو کورتە فیلمەوە زیاتر ئەگاتە هاوڵاتیان لەبەرەوەی من پێشتر کاتێک کە سیمینارم پێشکەشەکە لە خوێندنگەکان هەمان ئەو چیرۆکەی کە کراوە بە فلیم بەدەمی بۆم باس ئەکردن یعنی کاتێک کە من ئەم چیرۆکەم باس ئەکرد دیقەتم ئەیان کە تەسیرێکی هەبوو کاریگەریەکی هەبوو لە سەریان بەڵام ئێستا کە کراوە بە فلم خۆشبەختانە کاریگەریەکەی زیاترە. باشە خات و ڕاست کوێ هەڵبژێردراوە تا هەڵمەتەکەتانی بۆ بەرەن چالاکیەکانتانی لێ ئەنجامبان و بنەمای هەڵبژاردننی ئەم شوێنانە بۆ چێگەڕێتەوە. سەرەتا کورتە فیلمی 7:30 لە 25 نۆڤەمبەر طبعا بە هاوکاری نووسینگەی کە بەڕێز قوبات تاڵەبانی
لە هۆڵی تەلاری هونەر پێشکەش کرا وە کاردانەوەیکی زۆری هەبوو لە ناو هاوڵاتیان دوای ئەوەی کە لە کەناڵی کورسات پەخش کرا و چەندین شوێن و لایەن پەیوەندیان پێوە ئەکردین کە کورتە فیلمی 7.5 لە ناوچەکانیان پێشکەش بکەین و هەمان مەراسمیان بۆ ئەنجام بین ئەوە بوو بیرمان لەوە کردەوە کە بیگەێنینە شوێنە دوورە دەستەکانیش بۆیە کاتێک ئەم هەڵمەتەمان ڕاگەاند پێمان باش بوو کە وەکو خزمەتێک یاخود بەسەرکردنەوەی و ڕێز و وەفایەک بۆ کەسوکاری شەهیدان و ئەمفالکراوانی قەزای چەمچەماڵ لەبێەوە دەستمان پێکرد و دوای ئەوەش لە شارۆچکەی کەلار و دەربەندی خان و لە پلانمانە ئیشەڵڵا بەم نزیکانە ئەچینە پێنجێن و شوێنەکانی باشە خات و ڕاست بۆچی سنتەری شارەکانتان هەڵنەبژارد و ناو پارێزگاکانتان هەڵنەبژاردووە پەیوەندی بۆ هەیە کە بڵێ لە شار و شارۆچکەکان تاوانە ئەلکترۆنیەکان زۆرترە یاخودنا نەخێر ئێمە بەردەوامین ئێمە لە ناو شار و شار یعنی لە ناو شاری پێخشمان کردووە بەس بەداخەوە لە بەرەوەی کە ساڵی ڕابردوو بایکۆت بوو خوێندنگەکان دەرگاکانیان نەکردبەوە گینە لە خوێندنگە ئەهلیەکان ئێمە بەردەوام بین فیلمی 7.5مان پێشکەش کرد گفتوگۆکراوەکەمان پێشکەشکردن یعنی هەر ئەوە نییە بڵێ گشتگیر بەڵێ گشتگیرە یعنی هەموو شار و شارۆچکەکان و ناوشاری سنتەری سلێمانی شەگرێتەوە باشە خات و ڕاست هەموو ئەو کەسانی کە بەشدارە بن مەرجە بەس گەنج بەشدار بێت لە ئەم هەڵمەتی ئێوەیە یان ئەکرێت بڵین بەس گەنج هۆکارە بۆ خراپ بەکارهێنانی ئامەری پەیوەندیەکان نەخێر ئێمە وەکو وتم لە تەمەنی 15 ساڵەوە بۆ سەرەوە واتە خێزانەکانیش ئەتوان بەشدار بن دایک و باوکان و ئێمە ئاماژەم بەوە نەیە ڕاپرسیەک ئەنجام ئەین لە کاتی پێشکەشکردنی کورتە فیلمەکە لە پێش ئەوەی کە دەست پێ بکەین ڕاپرسیەکی جیاوازمان هەیە بۆ تا بزانین ئاستی وشیاری لە ناو تاکی خوێنزاندا چەندە و لە دوای تەواوبوونی مەراسیمەکەواتە کە چالاکیەکان هەمووی تەواو بوو گفتوگۆ کراوەکەش تەواو بوو ڕاپرسیەکی تر ئەنجام ئەدەین خۆشبەختانە ڕاپرسیەکان لە ئاستێکی زۆر بەرزان ئەتوان بڵێم لە 195 زۆر زۆر باشە و لە ئایندە ئێمە ئیش لەسەر ئەو ڕاپرسیە زۆر باشە خات و ڕاست مەبەست لە تاوانە ئەلکترۆنیەکان چێتە چوارچێوی تاوانی ئەلکترۆنیە بەڵێ هەروەکو باسمان کرد ئەو مۆبایلەی کە بەدەستمانەوەیە زۆر شتی پێ ئەنجام ئەدرێ ئەتوانین بڵین لایەنی باشی هەیە و لایەنی خراپی هەیە ئێمە کە گفتوگۆ کراوەکە ئەکەین باس لەوە ئەکەین کە خەڵک و شیار بێتەوە لە بەکارهێنانی ئەو ئامێرەی کە بەدەستیەوەیەتی لە ئاشنایان بکەین لەوەی کە چی ئەگوزارێ لە چوار دەوریاندا بەبێ ئەوەی کە ئەوان پێی بزان بۆ نمونە تەمەنی 15 ساڵە مۆبایلێکی بەدەستەوە نازانێت چۆن بەکاری بێنێ پێویستە ئێمە ڕێنماییان بین چونکە ناتوانین بڵین بەکاری مێنن ئێستا بۆ بە وەسیلەیەک هەر ئەبێ لە بەردەستیانەوێت بۆ نمونە مامۆستا لە مەکتەب داوای سەرچاوەیەکیان لێکا ڕێک لە مۆبایلەکە و دەرێهێنێ یاخود مامۆستاکان گروپ دروست ئەکەن لە بینی خۆیان و خوێندکارەکان تا ئاگیان لە پەیامەکانی مەکتەب بێت و ئەمانە کە ئەمە من هیچیش لەگەڵیان نیم بەداخەوە بەڵام مەجبورین ئێمە چی بکەین بڵین خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن پەیامەکەمان لەوەیە کە ئەگەر خوا نەخواستە تووشی کێشەیەک بوون یاخود کەوتنە داوی کەسی هەراسانکەرەوە چی بکەن یەکێک لە پەیامەکانمان ئەوەیە بۆ نمونە کاتێک ئەکەونە ئەو کێشەیە و کە وەک لە کورتە فیلمەکە هەیە چونکە ئێمە وابەستەی کورتە فیلمەکەیەکەینەوە ئەوەیە کە کەسی نەناسرا و وەرمەگرن کاتێک کە ڕکوێستان بۆ دێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یەکێک زۆر لی دڵنیان نەبن بە هیچ شێوەیەک بێنە و ڤیدیۆی خۆتانی بۆ منێرن لە بەرەوەی لە دواتردا بەکارهێنەوە بەرامبەرتان یاخود ئەگەر بۆ هاوڕەیەکیشی بنێرێ ڕەنگە ئەو هاوڕێی هاک بکرێت و لە ڕێی هاوڕێکی و ڕسمەکانی دەست ئەو کەسە بکرێت کەسی هەراسان کرد و زۆر شتی تریش لەوە کەسەکانە دۆزرێنەوە بە ئاسانی خات و ڕاست هەندێکیان بەڵێ ئێمە یەکێک لە پەیامەکانمان ئەوەیە کاتێک کە سکاڵا تۆمار ئەکەن یاخود یەنە لای ئێمە بێت خۆشبەختانە ئێستا ئاسایشی سلێمانیش بەشی تاوانە ئەلکترۆنیەکانیان هەیە کە هاوکارێکی زۆر باشی ئێمە لە دۆزینەوەی تاوانبارەکاندا پەیامێکمان هەیە ئێمە هەمیشە وتومانە کاتێک کە سکاڵا تۆمارەکەن تکایە هەواڵی دان بە پۆلیس بە کەسی بەرامبەر مەڵێ بۆ ئەوەی ئێمە ڕێکارەکانمان ئاسانتر بێت چونکە ئەو کاتەکە ئەڵێت من بە پۆلیسم وتۆ یاخود سکاڵام لێ کردووی ڕەنگە هەرچی شتە بیسڕێتەوە دیلیتی کا لای خۆی نەیهێڵێ و ئیشەکەی ئێمە قورس بێت پرسیارەکەی باشە لە
چی بۆ کەساناڵیت کە ترسێکیان هەیە باشە خاتونێکە یان گەنجێکە یان ڕەنگە کوڕێک بێت تووشی گرفتێک بووە بەڵام ترسێکی هەیە لەوەی کە بچێت دانپێدانان بکە بچێ بۆی کە سکاڵات و مارکە لای پۆلیس لە فیلمەکەش ئەومان بین. بەڵێ زۆر کات کەسی هەراسانکەر کەسێکی ئەتوان بڵم ترسنۆکە و بڵین خاڵی لاوازی بەرامبەر وەرئەگرێت زۆر کات ئەو وێنەی بۆ نمونە لە کورتە فیلمەکە هەیە وێنێکی زۆر سادە بوو کە دەستی کەوتو بەڵام لەبەر ئەوەی کە خێزانەکەی تونڕاو بوون ترسا لەوەی کە وێنەکە بڵاو بێتەوە خێرا ڕادەستی بوو بۆ داوای پارە ئەکا پێویست ناکات تۆ یەکسە پارەی بۆ ببیت تۆ وێنەکەت بۆ جۆرەژنی ئەگەر بە جۆرێکیش بێ پێویست ناکات بشڵەژێت یاخو بترسی یەکسەر پەیوەندیت لەگەڵ یا ڕاگرە تاکو لایەنی پەیوەندیدار ئاگادارەکەیت و کێشەکەت بە چارە سەرگات چونکە عادەتەن کاتێک داوای پارە ئەکەن بە پارەکە ناوەستێ مەسەلەن سەرەتا داوای 500,000 کات دواترەڵە ملیۆنێکم بۆ بێنە ئەو کەسە لەکوێی بوو بۆ زۆر کات مناڵەکان ئەخەڵەتێنرێن هەبووە دەخیلەی ماڵەوەی بردووە بۆ ئەوەی کە کێشەکەی قورستر نەبێ بە حسابی خۆی بەڵام نازانێت کە کاتێک تۆ هەر پارەکەی بۆ بەی پارەکەی و دوای داوای شتی تر لێ ئەکا داوای چونە دەرەوەی لێ ئەکا کێشەکەی قورستر کاتە لەو کاتانەیە چەندە گرنگە کچان خانمان بەگشتی هۆشیاریەکیان هەبێ لە کاتێکا کاڕوبەڕووی ئەم بابەتانە بنەوە بە نزیکترین کات سەردانی لایەنی پەیوەندیدار بکەن بۆی کێشەکەیان و تۆ باس لێوە کرد قورستر نەبێت لە سەریان. بەڵێ زۆر گرنگە تاکی خێزانە کەم هوشیار بێت ئەویش بە ئاشنا بێت بەوەی کە بەڕێوەبەرایەتی بەرەنگار بوونەوەی تونتیژی هەیە کە ئێمە هێڵی گەرمی 190مان هەیە 24 کات ژمێر ئەم هێڵە کراوەی هەروەک لە کورتە فیلمەکەشە ئاماژەی پێدراوە ئەم هێڵە ئەتوانێت پەیوەندیەکان وەربگرێت و بەبێ بەرامبەر بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و تەمەن ڕاوێژی یاسایی یاخود دەرونی و کۆمەڵایەتی وەربگرێت و یاخود سەردانی ئاسایشی سلێمانی بکار ڕاستەوخۆ بەشی تاوان ئەلکترۆنەکان وەگوتم یاخود سکاڵات و مارکە لە نزیکتری بنکەی پۆلیسی شوێنی جەجێبوونی باشە بێگومانی ئەو ئامانجێکتان هەیە ئەکرێت بڵێن تا ئێستا گەشتون بە ئامانجەکەی خۆتان و پلانتان چییە بۆ داهات؟ بەڵێ بێگومان هەر لەم هەڵمەتی هوشیاری کە ڕامانگەیاندووە ئامانجمان هوشیارکردنەوەی تاکی کۆمەڵگەیە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر تاکی هوشیارمان هەبێ خێزانەکانمان تەندروست ئەبن و لە پلانی داهاتوشمانە ئەوەیە کە لە کۆتایی هەڵمەتی ئەم هوشیاری کە ڕامانگەیاندووە کە لە ئایندەیەکە ئەچینە شار و شارۆچکەکانی تر وەکو بۆ نمونە هەڵەبجا کۆیە قەڵاتزێر ڕانیا خانەقین و لە کۆتاییە ئەنجامی ڕاپرسیەکەمان ڕائگەین و بە پلانێکی تۆکمەتر ئیشاڵڵا خزمەتی زیاتر هیوادارین کچان و ژنانی وڵاتەکەمان وشیارێکی لەو ڕادیان هەبێ خوانە خواسە ڕوبەڕووی هەر تونند و تیژوەر تاوانێکی ئەلکترۆنی بوونەوە بە نزیکترین کات سەردانی لایەنی پەیوەندیدار بکەن دووبارە سوپاس بۆ خات و ڕاست سپاس کردی